مێژووی دروستبوونی یەکێتی قوتابیانی کوردستان بۆ ئەو کات دەگەڕێتەوە کە بارزانی نەمێر درکی بۆ ڕاستیە کرد کە شۆڕش پێویستی بەوەیە چینی قوتابیان بەشدار بنتیایە. ئەمەش دەگەڕێتەوە بۆکەی بۆ دوای دروستبوونی پارتی دموکراتی کوردستان وەکو حیزبێکی سیاسی و دەستکردن بە خەباتی سیاسی دەبوو چینی قوتابیانش بەشدار بن لەو کایە سیاسیە. بۆیە بارزانی بیری لەوە کردەوە کە ڕێکخراوێک دروست بکات. ئەم ڕێکخراوە کۆکەرەوەی هەموو دەنگ و ڕەنگەکان بێت، چونکە ئەو کات شۆڕش تەنها هیلایەنێکی سیاسی نەبوو، هی سەرجەم پێکهاتەکانی گەلی کوردستان بوو و داکۆچیکار بوو لە مافی نەتەوەی کورد. بۆیە لە 18 شوباتی ساڵی 1953 بڕیاری دامەزراندنی یەکێتی قوتابیانی کوردستان درا و یەکێتی قوتابیانی کوردستانیش بەڕەسمی هاتە ناو کایی سیاسیەوە و بەشداری پرۆسەکەی کرد. ڕاستە پێشتر قوتابیان بەشداریان دەکرد لە کایە سیاسیەکاندا، بەڵام ئەم جارە بە شێوازێکی منەظەم ڕێکخراو کە کۆکەرەوەی هەموو چین و توێژەکان بوو. بۆیە زەڕوریەتەکە لەو کات پێویست بوو بارزانیش بڕارێکی دروستی دەرکرد و یەکێتی قوتابیانی کوردستانی دامەزرا. یادی 18 شوات ساڕۆژی دامەزراندنی و ڕێکخراوی پێشەنگی قوتابیان و لاوانی دیموکراتی کوردستان لە هەموو قوتابیانی کوردستان و هەروەها لاوانی خۆڕاگر و تێکۆشەر کە قۆناغ بە قۆناغ لەو ڕێکخراوانەیە پێگەیشتون پیرۆز دەکەم. بەڕاستی ئێمە ئەگەر وەکو پانۆرامایەک بگەڕێنەوە بۆ دواوە ئەگەینە مەرحەلەیەک لە کۆنگرەکانی پارتی دیموکراتی کوردستان کە کۆنگرەیەکی زۆر چارە نووساز بوو، کۆنگرەی سێەم لە ساڵی 1953. چ لە ڕووی کاری حیزبیەوە چ لە ڕووی کاری ڕێکخراوەیی و ئەم کۆنگرەیە کۆنگرەیەک بووە کە وەرچەرخانێکی دروست کردووە. لە ڕووی کاری حیزبیەوە بە پێی ئەو سیستەمە نوێیی کە تاوەکو ئێستا لقەکانی حیزب لەسەری ڕۆن، لقەکان بە پێی ژمارە دیاریکرا. پێشتر ئەزانین لیژنە ناوچەکان هەبوو، ڕاستەوخۆ پەیوەندیان بە مەکتەبی سیاسی وە کۆمیتەی ناوەندیەوە هەبوو، بەڵام ئەو سیستەمە لە کۆنگرەی سێمە ڕۆچاوکراوە تاوەکو ئێساش بەردەوامی پێدراوە. دەستکەوتێکی تری ئەو کۆنگرەیە ڕەچاوکردنی خەباتی مەدەنی ئەم چین و توێژانە بوو وەکو قوتابیان و لاوانە و سەردەمەی مازانی سەردەمی خەباتی سۆسیالیستی بوو. زۆربەی وڵاتە سۆسیالیستیەکان گرنگیەکی زۆر تایبەتیان بە خەباتی چینایەتی و پیشەیی و ڕێکخراوەیەدا. لە چوارچێوەی ئەو فەزایی کە لە دنیاە لە بینی بلۆکی شەرق و غەربا بەو شێوەیە دروست بوو بوو بڵێن وڵاتی ئێمە زیاتر متەئەسیر بوو بە بلۆکی شەرق، بەو سیستەمەی کە پیانەوە سیستەمی بلۆکی شەرق کە یەکێتی سۆڤێت سەرپەرشتی دەکرد. ئەم ڕێکخراوانە لەو سەردەمەیە کە دامەزران بە تەوسیە جەنابی بارزانی نەمر و هەروەها بە ئیقراری کۆنگرەی سێم و پاش ئەوە دامەزراندنی یەکێتی قوتابیان و یەکێتی لاوانی دیموکراتی کوردستان بەر لەوە بۆشاییەک هەبوو لەو مەجالەیە. ئێمە ئازانین ئەو سەردەمە وەکو ئێستا هەموو شتەکان کەم ڕەنگ نەبووەوە، زۆر وەسایل کەم هەبوو، بەڵام چۆنەڵی حەزێکی زیاتر بۆ ئەو کارانە هەبوو. قوتابیان جگەلەوەی کە خەباتە پیشەییەکەی خۆیان لە ناو ناوەندەکانی خوێندناکەر کادرێکی کارای پارتی دیموکراتی کوردستان و یا حیزبەکانی تر بوون. ئێمە گەر بە مێژوویە بڕۆین و بیرەوەری سەرکردەکان بخوێنینەوە چ کتێبەکانی جەنابی سەرۆک بارزانی هەروە مەرحوم مام جەلال و ئەو سەرکردانەی تر کە لەو سەردەمەیە بەشدار بوون لەو خەباتە بینین کە ئەم ڕێکخراوانە کاریگەری زۆر زۆر گرنگیان هەبووە. لەو سەردەمەیە توانیویانە بە شێوەیەکی فراوان بەشداری لە فستیڤاڵە جیهانیەکان بکەن، وەکو کوردێک بەشداری لەو فستیڤاڵە بکەن و ئەو پەیامەی کە هەیەە لە سەردەمێکا کە سەردەمی سەرکوتکاری بوو بۆ کورد ئەوان بتوانن بانگی حەقخوازی گەلی کورد بگەیەنە دەرەوە. زۆر بەخێر بێن. لە ساڵی 1953 لە میانەی کۆنگرەی سەیەکێتی لە میانەی کۆنگرەی سێی پارتی دیموکراتی کوردستان
ڕێکخراوی یەکێتی قوتابیان و لاوانی دیموکراتی کوردستان دامەزرا. ئەم ڕێکخراوانە لە قۆناغی ئەو کاتێکە قۆناغی شۆڕژێڕی بوو یاخود قۆناغی بزاوی ڕزگاری خوازی کوردی بوو لە هەڵومەرجێکی زۆر مەترسیدارە دروست بوون کە بریتی بوو لە بەرەنگار بوونەوە لە ڕژێمی پاشایەتی و بۆ ئەو بووە کە پەیامی پارتی دیموکراتی کوردستان لە ڕێگەی ئەم ڕێکخراوانەوە بگاتە قوتابیان و لاوانی کوردستان. پیرۆزبای یادی هەفتاوێک ساڵی دامەزانی هەردوو ڕێکخراوی یەکێتی لاوانی دیموکراتی کوردستان و یەکێتی قوتابیانی کوردستان لەسەر جەم کادر و لانگرانی دەکەم لە سەرجەم شار و شارچووکەکانی کوردستان. هەروەها ڕێکخراوی یەکێتی قوتابیان و یەکێتی لاوان لە ساڵی 1953 دروست بووە و ئامانجی دروستبوونی ئەم ڕێکخراوانە بۆ زیاتر خزمەتکردن بە چین و تۆژی گەنجان و قوتابیانە لە سەرجەم شار و شارچووکەکانی هەرێمی کوردستانە. کایەکی سیاسی قۆناغێکی سیاسی لە هەرێمی کوردستان و ناوچەکە بوو لە عێراقدا و شۆڕش دەستی پێکردبەوە و پێویست بوو چینی ڕۆشنبیر لەگەڵ شۆڕشا بێت و چینە ڕۆشنبیرەکەش بە تایبەتی قوتابیانی زانکۆ و لەگەڵ قوتابیانی تر و ئامادەیەکان ناوەندیەکان بۆیە بەگشتی ئامانجەکەی لەوە بوو کە شۆڕش بە شێوازێکی دروستتر و زانستیانتر بکرێت و چینە ڕۆشنبیرەکەش بەشدار بێتێ. ئامانجەکە ئەوە بوو کە بتوانرێ بە ڕێکخراوێکی حیزبی نەبێ، ڕێکخراوێکی ئەو چین و توێژە بێ، بتوانن ڕێکخەرەوەی سەرجەم ئەو چین و توێژانە بێ بۆ کەڵک وەرگرتنیان لە تواناکانیان لە پێناویەوەی کە بتوانن خەباتێکی مەدەنی بکەن لە پێناویەوەی کە خزمەت بە گەلی کورد بکەن. ئەم خەباتە مەدەنیە درێژکراوەی کۆمەڵێک هەوڵی پچڕی پێشتر بووە کە بە شێوەیەک لە شێوەکان چ کۆمەڵە و چ ڕێکخراو لە بەشەکانی تری کوردستانیش بەو شێوەیەکە دامەزراون، بەڵام بە شێوەیەکی ڕێکخراوتر لە کۆنگرەی سێمی پارتی دیموکراتی کوردستان کە ئیقراری لەسەرکراو ئەم ڕێکخراوانە دامەزران ئەوە بوو کە بتوانن ئەم چین و توێژانە لە ناو چین و توێژەکانی خۆیانە بە خەباتێکی مەدەنی نەوەکو بە خەباتێکی سیاسی بەو شێوەیە کە حیزبێکی سیاسی خەباتەکەکە بتوانن خزمەت هەم بە چین و توێژەکانی خۆیان بکەن هەم لە ڕێگەی ئەو چین و توێژانەوە بتوانن ڕۆشنبیریەکی گشتی بڵاو بکرێتەوە کە خزمەت بە گەلی کورد بکرێت لە بەرامبەر ڕژێمەیەک لە دوایەکەکانی ئەم پارچەیی کە ئێمە لێرە بووین ڕوبەڕووی ڕژێمی عێراق بووینەتەوە چۆن بۆ لەبەرەوە ئێمە بەپێی مێژوو سەرجەم ڕژێمەکان لە هەوڵیەوە دابوون کە گەلی کورد بچەوسێنەوە. سێ ئامانجی سەرەکی هەبوو وەکو لە دەستپێکە باسم کرد. یەکێک لەوانە ئەوە بوو کە پەیامەکە پەیامی یەکێتی قوتابیان و لاوانی دیموکراتی کوردستان بۆ ئەو قۆناغە ئەوە بووە کە گەنجان و لاوان و قوتابیان هۆشیارکەنەوە لە بزاوێکی شۆڕژێڕی لە بزاوێکی ڕزگاری خوازی کوردی. خاڵی دووەم ئەوە بووە کە قوتابی و لاوی ئەم وڵاتە هۆشیار بکرێنەوە گۆش بکرێن بە پرسە نیشتیمانیەکان و بە تایبەتی پرسی زمانی کوردی کە ئەو کاتە زمانی کوردی زۆر باو نەبوو هەر نەشبوو لە سەرانسەری عێراقا و با بڵێن لە باشووری کوردستانە. خاڵی سێم ئەوە بووە کە حرەکەی کوردی لە ڕێگەی گەنجولاوە بە فۆرمێکی دیکە بە شێوازێکی دیکە پەرەپسێنێت. ئەم سێ ئامانجە سەرەکیە لە پشت دامەزراندنی ڕێکخراوی قوتابیان و لاوانی کوردستان بوو کە ئەو کاتە یەک ڕێکخراو بوو بە یەک ڕێکخراوی دامەزرا. هەڵبەتە ئەم ڕێکخراوانە لە قۆناغە جیاوازەکانە لە 72 جیا دەبنەوە، لە 86 جارێکی دیکە یەک دەگەرنەوە، لە 93 لە دوای
پرۆسەی ڕاپەڕینی کوردستان و قەواری هەرێمی کوردستان کە دروست بوو جیابوونەوە لە کۆنگرەی ئازادیا بوون بە دوو ڕێکخرا و هەردوو دوو ڕێکخرا بە فۆرم و شێوازی کارکردنی خۆیان بۆ ئەو کاتە کاریان کرد هەڵبەتە قۆناغی پێشتر قۆناغی شۆڕژگێڕی بووە قۆناغی خەباتی چەکداری و سیاسی بووە بەڵام لە دوای ڕاپەڕینەوە و تهدیدی لە دوای 1970 قۆناغێکی دیکەی وەرگرت کەش قۆناغی مەدەنی بوو قۆناغی بە مەدەنیکردنی ئەم ڕێکخراوانە دەستی پێ کردو ئەتوانین تا ڕادەیەکی زۆر باش بڵێن بەڵێ ئەو تومحی بەدەستێناوە و کاری گرنگی کردووە لە ئاستی نێوخۆ هەروەها لە نێودەوڵەتی شاتوانیوەتی لاوانی کورد و قوتابیانی کوردستان بە لاوانی وڵاتانی دەوروبەریش بناسێنێ. بەدڵنیاییەوە بەدەستیەنا چونکە ئەگەر دیقەت بدەین ئەو کات کە شۆڕش دەستی پێکردەوە زۆربەی زۆری قوتابیانی کورد کە لە زانکۆ پەیمانگاکانیان خوێند ئەو کات هاتن بەشداری شۆڕشیان کرد چ بە ڕاستەوخۆ لە ڕێگەی بەشداریکردنی ڕاستەوخۆ لە ناو پرۆسەی شۆڕشە و یاخود لە ڕێگەی نووسین و بڵاوکراوەکان لە ڕێگەی گەیاندنی پەیام بە لایەنەکانی دی لە ڕێگەی قوتابیانەوە. ئێمە بەپی ڕێژەیی ناتوانین بڵێن مەسەلەن ئامانجەکان چین چونکە قۆناغ بە قۆناغ ئامانجەکان گۆڕاوە بەپی کۆنگرەکانی هەردوو ڕێکخراو چ یەکێتی قوتابیانی کوردستان چ یەکێتی لاوانی دیموکراتی کوردستان پاژەوەی کە سەردەمێک بە یەکەوە وەکو یەک ڕێکخراو کاریان کردووە کە ئێستاش دەنگێک هەیە کە گوایە بە هەمان شێوە ببنەوە بە یەک ڕێکخراو قۆناغەکان هەر قۆناغە و مەسەڵەن قۆناغی جۆرە چالاکیەکی جیاواز بووە قۆناغێکی جۆرە ئامانجێکی جیاواز بووە بەڵام ئەوەی کە بە شێوەی گشتی لێی ئەڕوانی بڵێ هەم یەکێتی قوتابیان و هەم یەکێتی لاوانی دیموکراتی کوردستان توانیویانە کۆمەڵێک سەرکردەی باڵا لە هەناوی خۆیانە پەروەردە بکەن و بە حیزبە سیاسیەکانی کوردستانە و هەروها لە ناو پارتی دیموکراتی کوردستانیشە بڵاوی بکەن و ێستا یەکێک لەو شانازیانەی کە زۆربەی سەرکردەکانی کوردستان شانازی پێوەکەن ئەوەی کە قۆناغێک لە قۆناغەکانی ژیانی سیاسی و ڕێکخراوەیان لە ناو یەکێک لەم دوو ڕێکخراوەیە بووە. بەپێی قۆناغە جیاوازەکان ئەو ئامانجەی کە بووی دروست بووە بەدەستێناوە بڵێ بەدڵنیاییەوە ئەو سێ ئامانجەی کە باسمان کرد هەتا قۆناغی ڕاپەڕین بەدەستێنە لە قۆناغی با بڵێن ئەتوانم بڵم لە قۆناغی دووەمە کە قۆناغی مەدەنیەت بووە هەتاکو پرۆسەی ئازادی عێراق و هەتاکو شەڕی داعشیش ئامانجەکەی لە خزمەتکردنی قوتابیان و لاوانی کوردستان بە شێوەیەکی گشتی بەدەستێناوە بەڵام لە قۆناغی سێمە کە دوای هاتنی سەردەمی تەکنەلۆژیایە و قۆناغی دوای بڵێن نەتوانین بڵێن جەنگی داعش بووە گۆڕانکاری بەسەرا هاتووە تاکو ئێستا نەتوانراوە ئامانجە بە شێوەیەکی گشتی و فراوان بەدی بێت. کۆمەڵێک پێداویستی تر لە ڕێی یەکجێتی قوتابیانی کوردستانە هەروەها داکۆکیکردن لە مافەکانیان وەکو هەڵقەیەکی وەسڵ لە بینی قوتابیان و هەروەها لایەنە پەیوەنددارەکان کە وەزارەتی
پەروەردە و وەزارەتی خوێندنی باڵان لە حکوومەتی هەرێمی کوردستان هەروە حیزبە سیاسیەکان لە ڕووی یەکێتی لاوانی دیموکراتی کوردستانیشەوە زیاتر ئێمە ئازانی چالاکیە وەرزشی و فەرهەنگی و هونەریەکان تیپە میلیەکانیان لە خۆگرد خەڵکێکی زۆر باش لە ڕێی ئەو ڕێکخراوە توانیان ئارەزوەکانیان پێی بگەن هاوکاریەکی باشی وەرزش کرا لە ڕێیەکێتی لاوانی دیموکراتی کوردستان چالاکیە جۆرا و جۆرەکان ئەو سەردەمانەی کە ئێمە لەو ڕێکخراوەیە کارمانە کرد ناوەندەکانی چالاکی و پێگەیاندنی لاوان کرایەوە کە کۆمەڵێک خولی جۆرا و جۆری لە خۆیان بینی و هەزاران لاو لە سەرتاسەری کوردستان بە بەردەوامی بەشداریان لەو خولانەیە کرد ئەمە ئەتوانین بڵێن بەشێکی گرنگە لەو ئامانجانەی کە یەکێتی قوتابیانی کوردستان و یەکێتی لاوانی دیموکراتی کوردستان لە پاڵ خەباتە مەدەنیەکەیان بۆ بەرگریکردن لە مافی زەوتکراوی گەلی کورد بەدەستیان هێناوە. بەپێی ئەو سێ قۆناغە باسمان کرد هەڵبەتە هەموو شتێک ڕێژەیە لە قۆناغەکانی یەکەمیە توانراوە سوودێکی زۆر بگەیانرێت لە قۆناغی دووەمی قۆناغی مەدەنی بوون و هەروەها خزمەتکردنی ئەو دوو توێژێک کە باسمان کرد هەم قوتابی و هەم لاویش بە دڵنیاییەوە ئامانجی هەر باشی پێکاوە بەڵام قۆناغی ئێستای کە تێیدا کارکردنە بەڕاستی لە قۆناغی ڕاوەستانە و تەنها پەرەدانە بە مێژوەکەی و بەردەوام بوونە لەسەر مێژوەکەی بەڵام نەتوانراوە بە ڕێژەیەکی زۆر باش یاخود ڕێژەیەکی لە ئاستی چاوەڕوانیدا بتوانرێت خزمەت بە ئەو دوو توێژە بکرێت. دروستە ئێمە وەکو ئاماژەم پێکرد سەرەتای یەکێتی قوتابیانی کوردستان کە دروست بۆ بەلایانی حیزبایەتێکە دروست نەبووە بۆ خزمەتکردن بە شۆڕ بوو بەڵام لەگەڵ گۆڕانی کاتەکان و هاتنە پێشەوەی سەردەمی نوێ کە لەو سەردەمی جەنابەت ئێستا ئاماژەت پێکرد یەکێتی قوتابیانی کوردستان بەردەوام لە هەوڵی ئەوەدایە کە خۆی بگونجێنێت لەگەڵ ئەو پێشکەوتنانی کە لە ڕۆژگاری ئەمڕۆیە هەیە و لە هەر قۆناغێکە بیرۆکەی جیا و چۆن بڵێ بەرنامەی جیاوازی هەیە بۆ خزمەتکردن بە قوتابیان و ئومێدەوارم لە داهاتوشدا لەسەر ئەو شێوازە بەردەوام بێت کە ئێستا پێڕەوی دەکات بە دڵنیایەوە دەتوانێت خزمەتێکی باشتر بکات. بەپێی بەڵێ بەگشتی کۆمەڵە کادری زۆر باش لەو دوو ڕێکخراوەیە پەروەردە بوون قۆناغ بە قۆناغیش بە هەمان شێوە هاتوون و لە حیزب و هەروە لە دام و دەستگاکانی حکوومەتە کەڵک لەو کادرانە وەرگیرا و ئەتوانین بڵێن ئەم دوو ڕێکخراوە قوتابخانەیەکن بۆ پێگەیاندنی کادر. ئەزمونێکی زۆر دەوڵەمەندن ئەو فترەیە کە لەو دوو ڕێکخراوەیە کار ئەکەن بتوانن خۆیان پێ بگەێنن بۆی سبینێ لە دام و دەستگا حیزبی و حکوومیەکانە ئەرچێکی باشتر بگرنە ئەستۆ. ئێستا سەردەمی خەباتی ئێستا بەنسبەت قوتابیان و لاوانەوە گۆڕاوەیە مازین کۆمەڵی ڕێکخراوی نێودەوڵەتیەیە کە بە پێی فەند ئیشەکەن ڕاستە لە ناوخۆیە بەهۆی فراوانبوونی تەکنەلۆجیاوە کۆمەڵێک شت کە پێشتر پێویست بوو بۆ نمونەوەکو دەوراتی کۆمپیۆتەر و ئەمانە ئێستا تقریبەن کاڵ بۆتەوە گەنجی ئێستا کۆمەڵێک ئارەزوەکانی گۆڕانکاری بەسەرا هاتووە قوتابی ئێستا بۆ نمونە ئەوەی کە لە ئەنتەرنێت دەتوانێت بەدەستی بێنێ بە مەلزەمە یعنی تێری ناکە بۆیە داواکاریەکان جیاوازە ئەم دوو ڕێکخراوە ئەبێ من فترەیەکە یعنی بەو شێوەیە ئاگادار نیم ئەبێ زیاتر خۆیان بگونجێنن لەگەڵ داواکاریەکانی قوتابیان و لاوانە تەسەوەری شەکەم لەبەر ئەوەی هەردوو سکرتارێتی یەکێتی قوتابیان و یەکێتی لاوانی دیموکراتی کوردستان بە بەردەوامی ئاگاداری
ڕەوشی قوتابیان و لاوانی دەرەوەن لەگەڵ دواترین ئابدەیتی ئەو ڕێکخراوانەی کە کاریان لە گەڵاکەن خۆیان دەوڵەمەند دەکەن بە دڵنیاییەوە ئەوانیش ئەبێت تەعاملی خۆیان لەگەڵ ئەم دوو چین و توێژە بەو شێوەیە بگۆڕن کە لەسەر ئاستێکابێت کە ئێمە بتوانین لە ڕووی نێودەوڵەتیەوە کاتێک کە هەڵسەنگاندن ئەکرێ بۆ خەباتی مەدەنی قوتابیان و لاوان ئێمە بەشانازیەوە لەو ئەزمونە دەرچین. من ئومێدی سەرکەوتنیان بۆ خوازم و هەروەها پیرۆزبایەکی گەرمیشیان لێ یەکەم ئومێدەوارم کە ئەم دوو قوتابخانەیە هەمیشە بە بەردەوامی لە گەشانەوەیا بێ.